منداڵە بێدای کۆبەکانیشمان بێ بەشنێکی دێ لە درێژە چارەکیەکانی خۆمان ئەو ڕوو بە فەرمانزانی وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ئیدارەی کەمپەکان بیرێک لەوەی بکەینەوە کە ئەو منداڵانەی بێدایک و بابن چەند ساڵێکە لە خۆشیەکان بێبەشکراینە لە ژێر دەسەڵاتی داعشدا بووینە دنیایەک معاناتیان بینیوە ویستیدمان بە ئیرادەیەکی بە قووات بە پۆلاین وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ئەو منداڵانە ئەو ڕووکە دلیان خۆش بکەین. اقليم كردستان يعني عمل شغله العراق كله ما عملته. نحن بالعراق كله ما صار مثل هذا الشيء، يعني الاب والام يعني ميتين بس بوجودهم ما حسينا هذا الشيء، ونشكرهم كثير كثير مؤسسه بارزاني الخيريه. هەستێکی زۆر خۆشمێ ئەوڕۆ کە ڕۆژی دەرچوونمە یعنی 16 ساڵ دوای خوێندن دوای تەواوکردن بگەی بە ئامانجەکانی خۆت بە تایبەت دەستکەی بە مەجاری ئیشکردنی خۆت لەو بواری اختصاسی خۆت هەر بەخۆم پاش تەخەڕوجم ئەکسەر بیرم لەوە کردەوە یعنی کە دامەزرێم پێویست ناکەم چاوەڕێی حکوومەت بکەم هەتا دام بمەزرێنی ئەکسەر دەستم کرد بە دۆزینەوەی هەلی کار الحەمدولله ئێستاش خاوەن ئیشی خۆم و ئێستاش تەخەڕوجم کرد. ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا زۆر زۆر دڵخۆشم بەوەی کەوە دایکم بینی و خانەوادەکەم بینی هاتن بۆ پیرۆزباییکردم لە ڕۆژی بڵێن ئاهەنگی دەرچوون هەستێکی زۆر زۆر خۆش بەڕاستی دوای ساڵانێکی زۆر لە خوێندن و ماندووبوون و شەون و خۆنی سپاس بەخوای گەورەکەوە گەشتێ دەرەنجامێک و من کە دەرچووی بڵێن بەشی مێژومە لێرەوە ڕێز و خۆشەویستم بۆ یەکە بە یەکە مامۆستاکانی بەشی مێژوو هەیە کە تاکو لە ژیاندا خۆم بە قەرزاری ئەوان دەزانم. بمناسبة ڕۆژانی مناڵانەوە ئیمڕاتین بە پارکشانۆ لە تەرمە دەکودەک شادیۆ و هەروە مناڵەکەمان زۆر خوشحاڵە چونکە ئێستا بینیەوە نەخاشەیە کێشێت و خەریکی کایەکردن و هینە لەگە مناڵەکە هاوڕێکان خۆیان ڕۆژێکی زۆر بە تایبەت و خۆشە. ڕۆ جەهانی منداڵان هاتوون بێرە کە نەقاشی بکێشین و ئەحساسم ئەوەسە کە خۆشحاڵم کە ئەم جەشن بەرگوزار بووە لێرە. ئەمڕۆ من ئەوەڵین ساڵێکە کە توانیمە مناڵم بووە هاوردمە سەدەرەوە بە خاترەوە فرۆ خۆشحاڵین هەروە مناڵەکەیشم فرۆ خۆشحاڵی کرد ڕۆژ جەهانی مناڵیش تەبریکێژم بە گشت دایک و باوکەکان.